بەڵێ دیارە لە وڵاتی ئەڵمانیا بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە موسڵمانان لە وڵاتە هەن کە بەپێی دوای ئامەرەکان دەوترێن نزیکەی 5 ملیۆن موسڵمان لە وڵاتە هەن و لەگەڵ ئەوەشدا بەهۆی ئەوەی کە ژماری موسڵمانەکان لێرە زۆرە ژمارەیەکی زۆر لە مزگەوت لە وڵاتی ئەڵمانیا هەن کە نزیکەی 2750 هەشتا مزگەوتیان لە بەرلینی پایتەختن ئەمە کە ئەیبینن ئەمە گەورەترین مزگەوتی بەرلینە کە ڕۆژانە خەڵکیشی زۆر سەردانی دەگا کە مزگەوتی مەری کوڕی خەتابە یعنی لە ڕۆژانی هەینی و ڕۆژانیش دیکە خەڵکیشی زۆر لێرە دێ نوێژ دەکات هەم کورد و هەم نەتەوەکانی دیکە و لەگەڵ ئەوەی کە لە وڵاتی ئەڵمانیا کاتەکانی بەڕۆژوبوون زۆرە لە ئێستادا نزیکەی 16 کاتژمێر خەڵک لێرە بە ڕۆژوو دەبێ بۆیە تا ڕادێک دەتوانین بڵێن ڕۆژوگرتن لێرە تا ڕادێک قورسە و هەروەها دیارە دەسەڵاتدارانی ئەم وڵاتەش لە ئەنگلا مێرکەل ڕاوێژکاری ئەڵمانیا و هەروەها جێگیری سەرۆشی پەرلەمان و هەروەها ئەتوانم بڵێم چەند دەسەڵاتدارێکی دیکە وەکو پارێزگاری شاری هامبورگ و چەندین دەسەڵاتداری دیکە لە وڵاتە پیرۆزبایی خۆیان بۆ مسلمانان نردووە هیوایان خواستووە کە مسلمانان لەم ساڵدا ڕەمەزانێکی ئارام و تەندروست بەسەر بەرن و هەروەها دیارە ڕەمزانی ئەم ساڵ ڕەنگە تا ڕادێک باشتر بێت لە چاو ڕەمەزانی پار بەهۆی ئەوەی کە تا ڕادێک ڕێکارەکان ئاسانتر بوون لە چاپار و زۆرێک لە مزگەوتەکانیش ئێساکە نوێژی تیاکری خەڵکی سەردانیان دەکا من پێش ئەوەی بێمە ئێرە دوو گەنجم بینی لێرە نوێژی ئیشایان کرد ئەگەر بێنە ئێرە بمێت تۆزی گفتوگۆتان لەگەڵ بکەم هەروتان ئەگەر بێنە ئێرە با لە تۆ دەست پێ بکەم پرۆسەی نوێشکردن و سەردانیکردنی مزگەوتەکان ئێستاکە چۆنە لێرە لە ئەڵمانیا گەر تۆزی بێتە پێشەوە ڕەنگە باشتر بێت. سەرەتا بەنای خۆی گەورە میرەبان و سڵاو ڕێزم بۆ هەمووتان و بینەرانی بەڕێز و خۆشەویستەیە سواز بخۆی گەور لێرە ڕێکەوە یاسای زۆ باش کراوە لە چاوپار و ڕەمەزانی پاردا چکە ڕۆزانی پار بەوەی کۆرۆنا دریاکان داخران سپاس بخۆی گەورە ئێستا زۆر باشترە و بەوەی ئەم کۆرۆنای شۆنیسکەی 5 مانگە کۆرۆنای مزگەوتەکان هەگرات و هەموو جمعانێکیش سپاس بخۆی گەورە ئێمە سەردانی مزگەوتەکەی ئێستا براکەشم لەگەڵما وەسە و تۆزە ئەمڕۆ ناساخەم ڕۆژ ناتوە برابچوەکەم لەگەڵ خۆمانین و جەماعەتێکی زۆرین سپاس بخۆی گەورە دێین بۆ ئێرە و نوێژی خۆمانەکەین ئێستا هەر ڕێکارەکان سپاس بخوا زۆر باشن تەنها مەترونیەک لێک و دوورین و بە ماسکەوە نوێژی خۆمانەکەین و سپاس بخۆی گەورە زۆر باش. ڕووی کوردەکان لێرە چۆنە بۆ مزگەوت و بۆ با بڵێن تاعات و نوێژ و وەروها دینداری لێرە کوردەکان تا چەند ڕوو لە مزگەوتەکان دەکەن بۆەوەی کە نوێژ و تاعاتی خۆیان بکەن. سپاس بخۆی گەورەوەی کە من ناسم جاتر لە بەرلینە سپاس بخواست بۆ زۆربەی زۆریان نوێژەکەن و برادەرانی باشن سپاس بخۆی گەورە هەموو جمعانێ بێکۆکۆ بینەوەی جمعانان زۆر زیاتر بێکۆ بینچکە هەریەکە لە شوێنێکی نیێستا ئەو لە ماڵی لە شوێنی تررا و دوورترا و نزیکترا زیاتر جمعانان بێکۆکۆ بینەوانی کە نزیکین جمعانە هێشەوانی ڕەمەزان گین بۆ ئێرە بخۆمان بۆ نوێژ ئێشا و تەراویەکەین دوای گەڕینەوە. زۆر باشە ملای دێمە لە هاوڕێکت تۆ چۆن ئەبینی لێرە خەڵک چۆن سەردانی مزگەوتەکانەکەوە بە تایبەتی لە ئێستادا کە ڕەمەزان ئەمڕۆ یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو پرۆسەکە چۆن بینی و ئاسانکاریەکان چین لێرەوە قورساییەکان چین. سەرەتا بە ناوی خۆی گەورە بەخشندە و میرەبانەوە مانگی پیرۆزی ڕەمەزان لە سەرتاسەری جیهان پیرۆز دەکەم لە هەموو موسڵمانانێ لە هەر شوێن و جێگایە بن. ڕەمەزانی ئەم ساڵ لێرە کە زۆر باشە لە چای ڕەمەزانی پارەکە بە بۆنەی لۆکدان و هەروە بە بۆنەی کۆرۆنەوە ڕێکاری یاساییەکان زۆرتون بوو لێرەکە کەوا بوو مزگەوتەکانیان داخست بەڵام ساڵەکە زۆر باشە سوپاس بۆخوای گەورە و پرۆسەکە زۆر باشیڕۆ. جیاوازی چییە بینی لێرە لە مزگەوتەکانی ئێرە لەگەڵ کوردستان؟ لێرە مزگەوتە لێرە کرایەوە کە لە لۆکداون یەکەمدا کە کرایەوە دانەخرایەوە تاوەکو ئێستا بەکرایەوەتی ماوەتەوە بەڵام دەبێت ماسک بباستی و هەروایە دەبێت تا دووری 1 مەتر بۆ مەترونیەک لە یەکەوە دوور بێت. زۆر باشە دەستان خۆش بێت بەڵێ من تافگرم نەگەڕێم وڵایەتەوە ئەم مزگەوتێکە باسم کرد مزگەوتی مەری کوڕی خەتابەگەگە لە مزگەوتە گەورەکانی بەرلین و ڕۆژانە خەڵکیشی زۆر بەڵێ هەڵگورت سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانی تۆ.